بەڕێزان بەردەوامین درێژە بە گفتووەکانمان دەدەین لەبارەی ئایندەی ئاگربەستی نێوان ئەمریکا ئێران بە کوێ دەگا ئاگربەستەکە دەگاتەوە بە جەنگ یاخود نە گفتوگەم پرسوباس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فەریدە سەسەر سیاسەتمەدار شۆڤەکاری سیاسی کاک فەرید سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە. ئەمە یەک دوو جاریکە گفتوگۆمان کرد لە ماوەی جەنگەکەدا تۆ میشە ڕادوا بوو کە ئێران ناکەوێت بە پێوە ئاستەوە. پێت وایە هەنی ئەم جارە ژێران خۆی پاراز لەوەی کە بکەوێت پێشبینیەکان وا بوون کە دەکەوێت بەستۆ ڕادوا بوو کە ناکەوێت. حەزەکەمیان دوایین قسەی خۆت لەبارەی ئەوە جەنگ دەست پێ دەکاتەوە ئێران ڕازی دەبێت بە مەرجەکان بڕوات چییە؟ ئێستا مە قۆناغێکی زۆر هەستیارە، ینی بەرەو کۆتایی شەڕ ئەڕوات، ینی ئەم قۆناغە لەبەرەوە هەموو لایەنێک هەوڵی ئەوە ئەدات کە دەستکەوتەکانی خۆی بچەسپێنێت. ئەمە یەک دومیشن لە ڕووی ڕاگەیاندنەوە، لە ڕووی پرستیژەوە، لە ڕووی هەیبەتەوە بە شکست خواردووی لەو قەیرانە گەورەیە دەرنەچێت. تا ئەندازەیەکی زۆر ناتوانیت بڵیت فلان لایەن سەرکەوتوو بووە و فلان لایەن بەزیوە. هەر لایەنێک توانیوەتی بەشێک لە ئامانجەکانی خۆی بەدی بێنێت، بەڵام جیاوازی هەیە لە نێوان ئامانجەکانی هێڕشبەر لەگەڵ ئامانجەکانی لایەنێشتر کە بەرگری لە خۆی ئەکات و ئەمە زۆر لە مەسەلەکان ئەگۆڕێت. باش، یعنی بڕات وایە ناتوانین بەیز لایەنێکیان بڵین سەرکەوتوو؟ یان تۆ ئەبێت حساب ئەوە بکەیت ئەگەر ئەمریکا مەبەستی و ئامانجی ڕوخاندنی ڕژێمی ئێران بوو بێت، ئەوە ئێستا خۆی وازی لەوە هێناوە، گەیشتۆتە قەناعەت کە ئەم ڕژێمە ئەمێنێتەوە، ئەبێت مامەڵی لەگەڵدا بکات. ئێرانیش چونکە خۆی شەڕەکەی هەڵنەگیرساندووە، استراتیجێکی دیفاعی هەبوو هەر لە سەرەتاوە، بەڵام من پێم وایە توانی قەیرانەکە زۆر ڕێکوپێکی بەڕێوە بەرێت و توانی تا ئەندازەیەکی زۆر سەرنجی جیهانیش بەلای خۆیدا ڕابکێشێت و توانی هەندێک بابەتی بچووک کە کاریگەری نەبوو و کەس بیری لەوە نەکردەوە کە ئەمە ئەکرێت ببێت بە کارتێک کە زۆر لە مەسەلەکان ئەگۆڕێت ئەو بەکاری هێنا. بۆ نمونە کارتی هۆرمەزی بەکارهێنا، ئەمە دووەم جاریشە بەکاری دێنێت نەک یەکەم جار. بەڵام خۆ پێشبینی کراوە بوو کاک فەرید، ینی کارتی هۆرمەز پێشبینی کراوە بوو؟ نا، پێشبینی نەکراوە بوو، چکە ئەگەر پێشبینی کراوە وایە هەوڵی ئەوە ئەدرا کە زووتر بگیرێت بۆ ئێران نەتوانێت بەکاری بێنێت. بەڵام لەبەرەوەی ئێران کردی بە مفاجئە، تەنانەت ئێران هەر لە سەرەتاوە بیری لەوە نەکردبەوە، ینی هەندێک شتەی ئەوە نییە کە تووشی شەڕ بووی و یەکسەر بڵیت من واکەم و واکەم و بەرنامەیەکدا بنیت. تۆ ڕۆژ بە ڕۆژ تاکتیکەکان ئەگۆڕیت و ڕۆژ بە ڕۆژ بەرنامەکەی خۆت دەستکاری ئەەکەیت و شتی باشتر دا ئەنەیت و شتی خراپ لا ئەبیت. لەبەرەوە ئەمە نازانێت چێ ئەو فکرەی داهێناوە، بەڵام بە دڵنیایەوە ئێران زۆر قازانجی لە مەسەلەیەدا کرد و ئەم مەسەلەی وروژاند و ئێستا ڕەنگە ئەگەر ئەمە بەو جۆرەی کە ئێران هەوڵی بۆ ئەدات سەرکەوتوو بێت، ئەمە هەرچەند لەگەڵ یاسای نێودەوڵەتی ناگونجێت، بەڵام دەوڵەتی تریش دەرفەتی ئەوەی ئەبێت کە ئەگەر تەنگەی هەبێت یاخود گەرویەکی هەبێت ئەویش بە هەمان شێوە ئێران بکات. کاک فەرید، دەست ناکەی حرەکەکەی ئەمریکا و دۆناڵد ترامپ حرەکێکی زۆر سیر بوو بەنسبەت ئێرانیەکانەوە کە ئەوان چاوەڕێ ئەویان نەکرد بوو کە هۆرمز بێتە کارتێک دژی خۆشیان، یانێوان وتیان هۆرمز دەبەستین دەیگرین نەیاڵین کەسی پێدا تێپەڕێت جگە لەوانی کە بۆ مۆڵەتی ئەمەڕەتە بن وابێ شتێک پارەش بدەن. ناوی 2 ملیۆن دۆلاریان دەکرد بۆ وەرکەشتیەک. فەڕەنساوە بۆ پێرێت وت 1 دینار نادەین، ئەگەر بمانوێت کەشتی ڕاتکەین 1 دینار نادەین. بەڵام ئەمریکا چی کرد؟ ینی ماوەیەک چاوەڕێمی کرد دوای ئەوە، ینی وتی ئێمەش ڕێگە نادەین هیچ کەشتێک بڕوە، ئێرانیش بۆی نییە بڕوە. ئێران ئەگەر نەوتەکەی نەڕوا لە هورمزەوە چی دەکانی تاکەی بەرگە دەگرێت. وڵاتێک گەشتا 90 ملیۆن کەسە، موچەی بەچی دەدەی، پارەی بەچی دەدەی، ئەوە ئابوووریەکەیەتی، ئەوە دراوەکەی خۆی حاڵی زۆر جوان بوو. ڕاستە ئەمەش وایە، بەڵام ئێستا ئەبێت حسابی ئەوە بکەین کە ئێستا 3 کەشتی گەلی گەورە نەکسێکە، هی 3 دەوڵەت، هی ئەمریکا، هی چین، هی رووسیا هەمووی لە کەنداوە. ینی ئێستا وەزعی ئێران زۆر چاکە،
وەزعی ئێران وەزعی ئێران لە ڕووی استراتیجیەوە زۆر چاکە هیچ کێشەی نییە. مەسەلەن چاکی یعنی چییە؟ بۆ نمونە دوو دەوڵەتی گەورەی جیهان کە هەردووچیان ئەندامن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و دوو زلهێزی جیهانن چین لەگەڵ رووسیا کەشتی گەلی هەردووچیان ئێستا لە کەنداوە. خۆ بۆ دیفاع لەو بۆ دیفاع لە ئێران لەوێ نین تا بۆچی لەوێن باش نا هەر بۆ ئەوە لەوێن کامە دیفاعەکەی لە یەکەن ئێستا سێ کەشتیگەلی هەموو جیهان یعنی گەورەترین هێزی دەریایی جیهان هی هەموو وڵاتان ئێستا لە کەنداوە. باش ئەمە هەمووی هیدوانیان بۆ پشتیوانیە لە ئێران. ئەوەی ئەمریکا زەرمەندترین وڵات کاک فەرید بۆ بورە ڕادەگرم ینی لەوەیە ڕەنگە لەگەڵ تاوڕانە بم بۆ ینی باز لەوە دەکرێت زەرمەندترین وڵات لە بەستنی گەروی هورمز لە داخستنی گەروی هورمز سینە نەگەی وڵاتێکی تر ئەسڵم پلانەکە بۆ ئێران ڕێخۆشکردنە بۆی کە دژایەتی چین بکرێ نەگەوەی کە ئێران خۆی ئامانجە دیاریکراوەکە بێ ئێستا پێمانوا بێت چین کەشتێکی هێناوە و دیفاع لە ئێران دەکا بەڵێ خۆی هەر لە سەرەتا وا بوو خۆی یەکێک لە ئامانجەکانی شەڕەکە یان ئەگەر تۆ بەو شێوەیە سەیری بکەیت لە ناوەڕۆکە ئەمە شەڕ نییە لە نێوان ئەمریکا و ئێران ئەمە شەڕە لە نێوان ئەمریکا و چین باش ناوڕۆکەکەی ئەوەیە ئامانجە دوورمەوداکە نەوتی کەنداو ئەبێت بۆ چین بێت یعنی چین پێویستی بە نەوتی کەنداوە بەڵام ئەگەر ئێران بشێت و ئەمریکا کۆنتترۆلی کەنداو بکات بەدڵنیایەوە ئەمە یەکێک لە سەرچاوە هەرە سەرچیەکانی پیشەسازی و ئابووری چین دائەخرێت. بەپێی ئامارەکان 12 نەوتی ئێران بۆ ینی چین 12 نەوتەکەی خۆی لە ئێرانەوە وەردەگرێت 12 ڕێژەیەک نییە سین مجازەفەی پێوە بکە ڕۆژانە پێویستی بە 11 بۆ 12 ملیۆن بەرمیل لەو دەبێت ئەمە ئەو ڕێژەیە نییە تۆ لە 10 وزەکەت مجازەفەی پێوە بکەی کە هەمووی لە دەست بی مەسەلەم چیتر ژایەتی ئەمریکاوە ئەمە چیە 10 وزەکەت لە دەست دەدەی چین کارێکی وا ناعقلانی دەکات ئەمە نائقلانی نییە پێم وایە ڕەنگاشیکردنەوەکەی تۆ زۆر ورد نەبێت یان تۆ حسابی لە 12 بە کەمی دائەنیت بەڵام بە نسبەت چینیەکان ئەمە مەسلەی مان و نەمانە یعنی ئەوان پێویستە لە هەموو حاڵەتێکدا ینی مەبەستم ئەوەیە کە ئەوان ئەو بڕێی کە لە کەندا و بەدەستی دێنن خۆیان مەبەستیان نییە کە تەنها لە کەندا و بەدەستی بێن بۆیە سەرچاوەکانی وزەی خۆیان دابش کردو بە سەر چەندین وڵات ئەگەر کەندا و نەما شوێنی تر هەیە ئەگەر ئەویش نەما شوێنی تر هەیە یانەمەیەکێکە لە فرەکردنی سەرچاوەکانی وزە یەکێکە لە سیاسەتە استراتیجیەکانی چین بەڵام لە هەموو حاڵەتێکدا چین هەوڵی ئەوە ئەدات جگەلەوەی کە ئێستا فرەی کردووە هەمووشی بتوانێت ئەو بەڕێکە بۆی خۆی پێویستی پێێتی ئەمە بگاتە لای خۆی یان مەسەلەکار ئەوە نییە ئەمە لە 12 تەنها کاری بە لە 12کەیە ئەوەی کە پێویستی خۆیەتی لە 100 کە پێویستی پێێتی بەڵام دابشی کردو بەسەر هەموو جیهانە کاک فەرید دەگەڕێمە سەر قسەی دەڵێ ئێران سەرکەوتووە ئێران کوێی سەرکەوتووە ینی پەڕ و باڵکراوە بینی بەکوێی بڵین سەرکەوتن ناڵێم بە مانای لە ڕووی عسکەریەوە سەرکەوتووە بەڵام بەدڵنیایەوە ئەو دەڵەتانەی کە توانیمیانە یان کەس پیش بینی ئەوەی ناکرد کە ئێران بتوانێت ئەوەندە بەرگە بگرێت تۆ حسابی ئەوە بکە کە گەورەترین هێز نەک هەر لە جیهان بەڵکو لە مێژوودا هێزی ئەمریکایە هێزی ئەمریکا ئەوە نزیکەی چەند ماگەچێت شەڕەکە بەردەوامە دەستی پێکرد تەنها نایتوانیوە 1 مەتر لە خاچی ئێران بگرێت یان تۆ ئەمە حسابی کە یانە سەرکەوتنێکی زۆر گەورەی بەنەتیجە خۆی بۆ داگیرکردنی خاک ناتەبوو ئامانجەکەی چی ڕوخاندنی ڕژێم بوو ڕوخاندنی ڕژێم نەهاتە دی توانرا ژمارەیەک لە گەورە لێ پسراوانی ئێران لە ناو ببرێن لە ناو بران بەڵام پیشبینی ئەوە ئەکرا کە خەڵک وەکو چۆن لە سەردەمی شاه هاتنە سەر شەقام و خۆپیشاندانی گەورە بۆ ماوەی نزیکەی ساڵێک لە ئێران بەردەوام بوو ئەو کاتە
پێشببینی ئەوانە کرد کە خەڵک برژێتە سەر شەقام و ئیتر لە کۆتاییدا حکوومەت هەر بڕوخێت بەهۆی ئەو خۆپیشاندانانە ئەمە شار نەهاتە دی بە پێچوانەوە من پێم وایە هەستی شیعەگەری و هەستی ئێران چێتی لە ئێران زۆر زیادی کردووە ئێستا جگە لەوەی ئەبێت بەو جۆرەش سیر بکرد هەموو هێزە گەورەکانی جیهان یەکێک لە مەرجەکانی بوونیان بە زلهێز ئەوەیە بچن بۆ شەڕێک و شەڕەکە ببەنەوە هیچ زلهێزێک نییە چوو بێت بۆ یانی وڵاتێک نییە چوو بێت بۆ شەڕ و شەڕەکەی دۆڕاندە بێ و پاشان بوو بێت بە زلهێز ئەسە پێت وایە رووسیاش لە زلهێز بوون کەوتووە بەهۆی جەنگی ئۆکراینەوە وا پێشبینیەکرا بە 2 ڕۆژ 3 ڕۆژ جەنگەکەیەک لا بکرێتەوە ئەوە 4 ڕۆژە لە ئۆکراین چاقیوە ئاچەقیوە بەڵام کێشەکە بۆ رووسیا نییە یان ئەم کۆنتترۆلی کردووە ئەمە پێڵێن هێورکردنەوە یعنی ئەو وڵاتەی هێور کردوێتەوە کە نەبووتە مای مەترسی زیاتر بۆ سەر وڵاتەکەی خۆی یعنی ئێستا چێ باسی ئۆکرانیا ئەکات یعنی هیچ هەر لەبیر براوەتەوە رووسیا خۆی پێوە سەرقاڵ ناکات رووسیا توانیوێتی لە سەدا نزیکەی لە سەدا 25 ئۆکرانیا داگیر بکات ئێستاش هەر هێزەکانی رووسیا لەوێن و بەشێکی تریش هەیە کە ئەمانیش هەر ناوچەی رووسن رووسی تایە بە تەمای ئەوەشە یان شەڕەکە وەستاوە لەبەر ئەوەی ئۆکرانیەکان ناتوانن شەڕکەن لەبەر ئەوەی ئەوان بە چەکی ئەمریکایی و بە پشتیوانی ئەمریکا شەڕیانە کرد ئێستا ئەمریکا خۆی تووشی شەڕ بووە شەڕی ئۆکرانی خۆی وەستاوە کۆتایی هاتووە ئەکرێ بڵین خاو بۆتەوە یان فۆکەسی لەسەر نەماوە نەگەوەی کە جەنگەکە بەڵام شەڕ نییە ناوبەنەوە هەر شەڕیان هەیە تەڵان لە سەنگەرەکانە شەڕیان هەیە شەڕی زۆر گەورە لەبەرەکانە شەڕیان هەیە بەڵامەوەی ڕەنگە هەردوو لایەن ماندوو بن هێرشی گەورە نەکەنە سەر یەکتر هەردوو لا ماندوو نەبوون بەڵام ئۆکرانیا بەدڵنیایەوە زۆر ماندوو بووە وڵاتێکی بچووکترە بەڵام بەڕاستیش یەکرێ بڵێ نازیمە 4 ساڵە خۆی ڕاگردۆ بەرامبەر بە رووسیا قەیناکە بەڵام تۆ نازانی کێشەکان بنچینەکەی چییە یعنی ئەو شوێنانەی کە رووسیا شەڕی لەسەر ئەکات خۆی لە ئەسڵا بەشێک بووە لە رووسیا لەمە پێش جیاوازەکانەوەی لەگەڵم جەنگەیە ینی تێکەڵی بارووا بڵین خزمایەتی و هاونەتەوەیی و هاوخوێنی لە نێوانیاندایە بۆیە من زۆر جاراوە کە پرسیار دەکەم با بڵین لە هەندێک خەڵکە لەوێ ژیاوەن دەڵێن لەوێ ینی خەڵک زۆر تێکەڵی یەکترن ماسەلەن تااتفیان بۆ یەکتر هەیە رووسیا ئۆکراین هاوسنوورن تێکەڵن خەڵکەکان نەدێکیان هاوخوێنن لەبەرەوە زۆر تااتفیان بۆ یەکتر هەیە ئەمە لە جەنگەکەشیانە ڕەنگی داوەتەوە کە زۆر مەسەلەن مەدەنی کەمتر بەردەکەوێت ڕاستە بەڵام ینی هەرچەند ئێمە بابەتەکە لە بابەتەکە لەماندا بەڵام لەسەر ئەم جۆرە جەنگانێ بینۆ سەر ئەستی بابەتەکە پێ وایە جەنگەکە دەست پێ دەکاتەوە نا من پێم وایە جەنگەکە بەرەو کۆتایی ئەچێت مادام کەشتیگەلەکان هاتن بۆ کەندا و ئەمریکا ناتوانێت شەڕ هەڵگیرسێنێتەوە و ناتوانێت هێڕژ بکات و هەوڵەدان هەر سێکیان پێکەوە چارەسەرێک بۆ ئەم مەسەلەیە بدۆستنەوە جامە ئێرانێکی بریندار بەڵام بەهێز لە ڕووی معنەویەوە جێ ناهێڵرێ ئەمە هەم بۆ ناوچەکە ئەوێتە ینی نازان بە دەستەواژەیەک چۆن دەری ببڕم هەم هەرەبێ بۆی گیان ناوچەکە هەندێک وڵات کە دژایەتیان کردووە وانە و هەم مەترسیەکشە بۆ سەر ئیسرائیل بە درێژایی ئەم شەڕە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم پێم وایە کەس دژایەتی ئێرانی نەکردووە یان ئەگەر تۆمە بەستت خەلیج بێت خەلیج ئارام بوون هیچ شتێکیان نەکردووە ڕاستەوانە ئێران بوو گیانەوان بەڵام ینی ئێران یعنی وڵاتێک نییە بێوێت تۆڵی خۆی ینی ئەوە ئەگەر شەڕەکە وەستە ئەبێت ناوچەکە بگرێتەوە یان مەسەلەکە ئەوە نییە ئێستا شەڕی ئەمریکا و ئێرانە یعنی خۆی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەیەکەوە هێرشیان کرد یان هێرشەکە یەکێکیان نەکردووە قسەکەم لەسەر و نقطەی ئەمەدا پرسیارمە یعنی ئیسرائیل لێ دەگەڕ ئێرانێک کە بەهێزەوە ماوەتەوە هێشتا لەسەر پێی خۆیەتی ئەو هەلەی دەرچێت هەموو شتێک بەدەست ئیسرائیل نییە یعنی هەموو شتێک بە حەزیەوە ینی ئێمە تۆزێک مبالغە لە مەسەلانە دەکەین
يعني ئەمەیان ڕاستە بڵێن ئەو هەوپەیمانیان لە نێوان نەتەنیاهو و ترامپە هاتووەتە دی ئەمەیان فعلەن ڕەنگە هەندێک هۆی تر هەبێت ڕەنگە سیاسی نەبێت بەڵام لەم هاوپەیمانی هەردووچیان لەسەر ئاستی جیهان ناوبانجیان زراوە چونکە ئەم شەڕە لە پاش جەنجی دووەمی جیهانەوە یەکەم گەورەترین جەنگە زۆرترین پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و تاوانی جەنجی تیا کراوە بۆ نمونە تەنها هەڕەشەکردن بە لە ناوبردننی شارستانیەتی ئەمە خۆی لە خۆی دەبە تاوان حسابەکرێت هەڕەشەکردن بە تێکدانی سەرچاوەکانی وزە ئاو بێت کارەبا بێت بەنداو بێت ئەمە خۆی لە خۆیدا هەمووی تاوانی جەنگە یان لە ئێران پاش وەستانی بۆ ئێرانیش ئەوە تا خەڵکی مەدەنی هەر لەم باشووری کوردستانی خەڵکی مەدەنی شەید کردووە خەڵکی بێدیفا خەڵک لە ماڵ و حاڵی خۆی دانیشتووە من باسی هەڕەشەکانەکەم یعنی بەڵگە هەیە ئێران ئەتوانێت هەموو ئەم بەڵگانە کۆ بکاتەوە سەرۆکی ئەمریکا وای وتووە ئەمە لە یاسای نێودەوڵەتیە کاری پێکرێت و دواتر وێنەکانیش هەن ئەوان ئەو شوێنانێک کە لێ دەراون بەشێکی زۆری سەرچاوی وزن سپاس دەکەم زۆر بەڕێز کاک فەرید ئەسەسەر سیاسەتمەدار شەفەکاری سیاسی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێرات سەرچاو خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە هەر شاد بن ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ